کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، پانزەی مانگی پانزەی ئەو مانگە کۆماری ئیسلامی لە ڕێگەی موشک و درۆنەوە هێرشی کردە سەر هەولێر لە هەرێمی کوردستان. ئەو هێرشە تەبعەن بۆ هۆی گیان لە دەستدانی بنەماڵەیەک و بەشێک لە بنەماڵەیەک و هەروەها زەرەرێکی زۆر بە خان و شوێنی نیشتەجێبوون گەیشت و لە هەمان کادا هێرشش کرا سەر یەک دوو شوێنی تر لە هەولێری هەرێمی کوردستان. تەبعەن دوای ئەو هێرشە خەڵکی کوردستان بەعام هەتا ئێستەش هەر دژ بە و هێرشە هاتوونەتە سەر شەقام و ئەو هێرشەیان نکۆڵ کردووە و دژ بە و هێرشە ڕاوەستاون. راسی نێودەوڵەتیش تاندازەیە کاردانەوەی بووە و کاربەدەستانی هەرێمی کوردستان سکاڵایان بردوۆتە لای حکوومەتی ناوەند و لەو بابەتەوە زۆر کار کراوە. بۆ زانیاری زیاتر و بۆ باسکردن لەسەر ئەوەی کە هۆکاری ئەو هێرشە چی بووە، مەسەلەکە ناوچەییە، مەسەلەکە نێودەوڵەتیە، ئێمە داوامان کردووە لە بەڕێز هیوا عومەر ئەندامی سەرکردایەتی حزبی شووعی کوردستان کە بەشداری ئەو بەرنامەیە دێت. کاکی واجیان بەخێر بی بۆ بەرنامەیە. سڵاو کاک مەحیا، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و گەلەک سوپاس. زۆر سپاس. هەروە لە پێشێکێکا باسم کرد هێرشی کۆماری ئیسلامی لە 15 مانگە کاردانەوەی زۆر گەورەی بەتایبەت لە هەرێمی کوردستان بوو. پێشتریش تەقەن کۆماری ئیسلامی هێرشی کردبووە سەر کوردستان بە شێوی جۆراجۆر و زۆر جاری هێرشی بوو کردبووە سەر هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کورد نیشتەجێ لە هەرێمی کوردستان. بەڵام ئەو جارە بینین خەڵکی کوردستان زۆر بەعام هاتن بەرەوپێری ئەو ینی نەکۆڵی ئەو هێرشیان کرد و دژ بۆ هێرشە ڕاوەستان و لە ئاسی هەموو باشووری کوردستان ئێمە ئەو خۆپیشاندانانە بینین. پێم خۆشە لە ئەوڵۆ بۆمان باسکەن هۆکاری ئەو هێرشە چی بوو؟ ئایا پێشینەیەکی بوو، کێشەیەک لە بینی کاربەدەستانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی بوو؟ هۆکارە سەرەکیەکەی چی بوو؟ جارشتە سڵاتان لەوێ لە ڕاستیدا مەوزوعی ئەم دوایین هێرشی ڕژێمی ئیسلامی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان و بە تایبەت بۆ سەر شاری هەولێر ئەم ڕووداوە لە ڕاستی ڕووداوێکی دانسخە نییە لە مێژوودا ئێمە دەری بکەین و وەکو بابڵێندۆخێکی تایبەتیان وەکو حاڵەت ئێمە تەمەشای بکەین. ئەمە لە ڕاستیە دیاردەیە، ئەم ڕەگوڕیشەی ئەم دیاردەیە با بڵێن ڕەگوڕیشەیەکی مێژووییە و دەتوانین ئەمە هەر ببەستینەوە لە هێرش و پەلاماری ئێران و ڕژێمی ئێران و تورکیا و وڵاتانی دەوروبەر لەگەڵ ئەو با بڵێن ئەو هەڵو مەرجە نێودەوڵەتیە لە شەڕی چاڵدێرانەوە دەست پێ دەکا بۆ سەر ناوچە کورد و کوردستانیەکان تا بە ئێستا بەردەوامیەیە. ئەم ڕووداوەی کە ڕوویدا واتە بەدیوێکی ترە درێژکراوەی با بڵێن ئایدیایەکی کۆنیالیزمی و داگیرکاری لە چوارچێوەی ئەو ژینگەیە کە دێتە پێش بە شێوازی جۆراوجۆر دووبارە دەبێتەوە. ڕەنگە ئێستا خەیاڵی بینار یان وەکوی ئێستا بەجێ لە جۆرەکان لە ناو فەزای ماس میدیا و لە فەزای گشتیە ئەبیندرێ و ئەوەی ڕژێمی ئیسلامی ئێران بەرزی کردوێتەوە کە بوونی پەیوەندی کووردە لەگەڵ ئیسرائیل، یان هەندێک جار ئەوەی کە تورکیا ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەکاتەوە بوونی وجودی پەکەکەیە لە هەرێمی کوردستان، یان هەندێک جار تورکیا بازدەوە دەکا بوونی کۆمەڵە و ئۆپۆزیسیۆنی ئێرانیە لە ناوخاچی هەرێمی کوردستان. خاڵەکە لە ڕاستیە دەبێت ئەمە لەوە دەست پێ بکەین هێرشی ڕژێمی ئیسلامی ئێران و ڕژێمی ئیسلامی تورکیا داد و گەشە پێدانی ئیسلامی هەردووچی هیچ پەیوەندیەکی نەبەبوونی پەکەکەوەیە لە هەرێمی کوردستانە و نەپەیوەندی بەبوونی کۆمەڵە و دیموکرات و ئۆپۆزیسیۆنی ئێرانی و بوونی پەیوەندی کورد لەگەڵ ڕژێمی ئیسرائیلەوە هەیە. ئەسلی جەوهەرەکە درێژکراوەی پرۆسەی داگیرکاری و کۆلۆنیاڵی گەلی کوردستانە لە مێژوودا و ئەمڕۆ بارودۆخێکی نێودەوڵەتی تر هاتۆتە پێش لەگەڵ هەر بارودۆخێکە ئەو دەست درێژیانە لەسەر گەلی کورد
بە شێوازی جۆرا و جۆر بەردەوام دەبێت. هەڵبەتە کە دەڵێن دەستدرێژی و ئینتیهاک ئەوە نەک تەنیا لە باشووری کوردستان، هەر لەم ڕۆژانە تۆ سیر بکات دوو چالاگوانی تری کورد لە ڕژێمی ئیسلامی ئێرانەوە ڕوبەڕووی لە سێدارەدان دەبنەوە و ڕۆژانە گەلی کورد و خەڵکی ئێران بە شێوازێکی گشتی کرێکاران و زەحمە کێشان ڕوبەڕووی چەسانەوەی سیاسی تەبەقی و جۆرا جۆر دەبینەوە. بە هەمان شێوە لە تورکیا و لە سووریا و تەنانەت لە دۆخی ئەمڕۆی عێراقیشە ئەم هێرشانەوە چەسانەوەی سیاسی گەلی کوردستان کۆتایی نهاتەوە. واتە ئەمە پاکێجێکە یان وێنە گەورەکە لە ڕاستیدا وێنەیەکە بریتە ئێمە لەوەی کە ڕژێمیشی سیاسیمانەیە ئەم ڕژێمە سوودی لەو دەرەچە مێژیە وەرگرتووە کە پرۆسی داگیرکاری گەلی کوردستانە و ئێستا ئەم پرۆسێ تێکەڵکێشە لەگەڵ ئەوەی کە لە ناوەخۆ ئەم گەلانەوە گەلانی تر ڕوبەڕووی چەسانەوەی چینایەتی و تەبەقیش دەبنەوە ئەمە درێژەیە. فلەبەر ئەوم ڕووداوە لە ڕاستیدا تەمان هاوکاتە لەگەڵ چی؟ هاوکاتە لەگەڵ بابەتی پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق، هاوکاتە لەگەڵ شەڕی ئۆکرانیا، هاوکاتە لەگەڵ شەڕی نێوان ئیسرائیل و فەڵەستین و هاوکاتە لەگەڵ ئەوەی کە پێی دەوترێت دووبارە داڕشنەوەی خەریتەی جیۆپۆلیتیکی سیاسی ناوچەکە و هاتنە پێشی جارێکی تر دنیای فرەجەمسەری بێگومان لەوەها دۆخێکە و 100 ساڵەی ئیتیفاقی نێودەوڵەتی تایبەت بە لۆزان و دووبارە دابشکردنەوەی ناوچەکە هەموو ئەوانە ئەتوانین بڵین دەرفەتێکە کە ئێران جارێکی تر دەوێت نمایشی خۆی بکە و بە دیوێکە لە ڕاستی نای شارمەوە ئێران دەیەوێت بڵێ کە دەیەوێت بە جۆر لە جۆرەکان ئەمریکا بە زەلیلی لە عێراقا دەربکات چونکە ئەزانێ بڕیاری پەرلەمانی عێراقەیە و ئەمە بڕیارێکی نێودەوڵەتیە و کاتخۆی ئەمریکا هاتە ناوچەکە بە ئیتیفاق هاتووە و ئەمە سوودی ژوەردەگرێ بۆی هەرێمی کوردستان بەگشتی باشتر بخاتە زێر چنجی خۆی و کۆنتترۆڵی بکات. بڵێ پێشتر باسیەوە کرا کە کلێنێکی زۆر لە بینی خەڵکی باشووری کوردستان و دەسەڵاتداراندا هەیە و زۆر جار ئەگەر ڕووداوێک ڕوویەدا کەمتر ئەنامان بینی خەڵک بێنە سەرشەقام و بۆ خۆیان ئەوانش بەشدار بن لەو ڕووداوەدا کە لەسەر ژیانی ئەوانش تاسیری بوو. زۆر جار ئەمان بینی ئەگەر خەڵکە هاتن بەرامبەر بە مەسلەی بنزین بە موچە بەشتیوە ناڕزایەتیان دەرەبڕی دەوڵەت جۆرەیەکی تریا حکوومەت بەنەوەیەکی کە هەڵسوکەوتێکە، بەڵام ئەو جارە ئەبینین هاوپشتێکی زۆر لە ئاستی هەموو باشووری کوردستان بۆ نەکۆڵکردنی ئەو هێرشە هەیە. پێتان وایە تەبعەن ئەوەیش من ئاماژەی پێ بکەم کە خەڵکی کوردستان بەعام وەکو هاوپشتی و لە ناو یەکاوەکو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی هەمیشە ڕەفتاریان کردن. پێتان وایە ئەو جارە ئەو هێرشە چەندی تەئسیری لەسەرەوە بوو کە ئەو کلێنە کەم بکاتەوە کلێنی بینی حکوومەت و جەماوەر؟ پرسیارێک گرینگە، من پێمان پرسیارە بە چەند خاڵێک پێویستەکە وەڵام بدرێتەوە بۆ ئەوەی حەق بە بابەتەکە بدێ. خاڵ یەکەم لە ڕاستیدا بەداخەوە لە کاتێکە با بڵێن بە بەردەوام وڵاتانی دەوروبەر ڕێککەوتنێکی ئاشکرا و نهێنی و بە سەرڕای ڕەخمی هەموو ناکۆچیەکانیان، بەڵام کاتێکە دێتە سەرپرسی تەنانەت ئەو کلێنەی کە لە بینی دەوڵەتەکان و شەقامی ئەو وڵاتانەشەیە کە کاتێ دێتە سەرپرسی هێرشکردنە سەر گەلی کورد و گەلی کوردستان بە شێوازێکی گشتی ڕێککەوتنێکەیە و با بڵێن دڵخۆشی شەیە و کاردانەوەکەشمان بینی لە ڕاستی تەنانەت لە ناو دوو کەوانە تەمان دەڵم لە ناو بەشێک لە شەقامی عەرەبی و ئێرانی و تورکی ئەوە جگە لە ئاسە سیاسەکەی. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم تا بە ئێستا لە ڕاستیدا ئەو کاردانەوانەی کە وەکو ڕەتفعلێک لە شەقامی کوردی باوانای لێ بنین، واتە لە شەقامەکانی سلێمانی و هەولێر و شوێنە شارەکانی تر و پارچەکانی تری کوردستان لە ڕاستیە کاردانەوەیەک نییە کە لە ئاستی ئەم کاردانەوان نەبێ. بەداخەوە کاردانەوەکان پارچە پارچە و کاردانەوەکان جیاوازن. ئێمە کاردانەوەکان لە هەولێر بەرامبەر دەستدرێژی تورکیا جۆرێکە و بەرامبەر دەستدرێژی ئێران جۆرێکی ترە. کاردانەوەکان لەناو هەرێمی کوردستانە لە سلێمانی بەرامبەر دەستدرێژی تورکیا جۆرێکە بەرامبەر دەستدرێژی ئێران جۆرێکی ترە. ئەمە واتە یعنی چی؟ واتە
نەبوونی سیاسەتێکی دەرەکی دروست کە بەمایەکی نیشتیمانی کوردستانی هەبێ ڕنگدانەوەی هەبووە لەسەر کاردانەوەکان. خاڵی سێم بوونی قەیرانی گشتگیر لە ناوەخۆی هەرێمی کوردستانە. ئەم قەیرانە قەیرانێکی فرەلایەنە کە پەیوەندی بە تەبیعەتی سیستەمی تەبیعەتی نەهجی سەرمایهداری لیبراڵێتی نوێ و فۆرمی ئەم دەسەڵاتدارەوەیە لە هەرێمی کوردستان. ئەمە وای کردووە بە جۆرێ لە جۆرەکان دابەشبوونێکە بێ لەلایەن ئیتیلافی حکومڕان لایەکیان نزیک بێ لە لاکەی تر، ئەگەر وشەی با بڵێن ڕەنگان نزار پێویست بێ هیتریش بەکاربێنین یان لاکەی تر بە جۆرێکی تر لە ژێرکاری ئەگەری ئەوەی تر بێ. ئەم بوونی پەیوەندیە ناتەبیعیە کاریگەری کردوتە سەر مامەڵەی با بڵێن دەسەڵاتداران، وەروە کاریگەری کردوتە سەر کاردانەوەکان لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی ناوەخۆیی. تەنانەت هەندێک جار لە ناو ئەم شاری هەولێرە ڕێگری لە خۆپشاندان دەکرێت دژ بە تورکیا، بەڵام دڵخۆشن کە کاتی خۆپشاندان دژ بە ئێران دەکرێت. ئەمە بۆ ناوچەی سلێمانیش ڕاستە. ئەم عەقڵیەتە لە ڕاستیە، ئەم عەقڵێتە کاریگەری خراپ لەسەر ئەوەی جەنابت ناود لێنە بزافی کۆمەڵایەتی حراکی ئیجتیماعی کە ئێمە بزافێکی کۆمەڵایەتی نیشتیمانی ئازادانەمان هەبێ بتوانێت خۆی خاوەنداریەتی قەزیەکە بکاتن. ناکرێ ئێمە کاتێ دەسەڵات بڵێ قیر هەموو خەڵک بڵێ قیر لە ڕاستیە. ئەمە مەفهومی مشارەکەی سیاسی ڕاستەقینە نییە. خاڵی سێم ئەوەیە کاوەی جەنابەت باست کرد، گاپێکی گەورە لە نێوان خەڵک بۆشاییەکی گەورە لە نێوان خەڵک لە نێوان دەسەڵاتەوەیە. ئەم بۆشاییە پەیوەندی بە نەهجی سیاسی و ئابووری و سیستەمی حکومڕانی وەیە. بێگومان لە کاتێکە ئێمە هێشتا قۆناغی ڕزگاری نیشتیمانیمان تەواو نەکردووە، کاتی ئەم کەلێنە هەنگاو بە هەنگاو بەرفراوانترە بێ کاریگەری لەسەر تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی و لەسەر کاردانەوەکان لەسەر وڵاتانی هێرشی وڵاتانی دەوروبەر دەبێ. خاڵی چوارەم و کۆتا خاڵم ئەوەیە کە کاردانەوەکان ئەم جارە لە ڕاستیە بە بەراورد لە کاردانەوەکانی تر جۆرێک لە باڵێن بەرفراوانتر بوو و جیاوازتر بوو و لە ئاستی نێودەوڵەتیشە کاردانەوەکانمان بینی بە شێوازیشتر بوو. بەشێک لە هۆکاری ئەم کاردانەوانە لە ڕاستیە کە ئەوەیە ناکرێت ئێمە بەم عەقلێتە تا مامەڵە بکەین مادەم دوو هێزمانەیە لە کوردستان، ئەم هێزانە ستەمکارن و بەشێک لە ئازادیەکانی خەڵکیان کۆنتڕۆل کردووە، بەشێک سیاسەتێکی دەرەکی نیشتیمانی سربەخۆیان نییە. ئێمە هەر کەسێک هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان دڵخۆش بین، پێمان وایە ئەوەی هێرشکردنە سەر پارتیە یان هێرشکردنە سەر یەشێتیە. لە ڕاستی ئەمە بە شەخسەنەکردنە بە پێچەوانەوە ئەمە هێرشکردنە سەر هەرێمی کوردستانە. خەڵکی ئێمە دەبێت خۆی بە خاوەنی قەزیان نیشتیمانی و چینایەتیەکان بزانێ و لە یەک کاتە لە ڕاستیە ڕوبەڕووی ئەم بارودۆخانە بێتەوە. ئەمەش بێگومان ئەرکێکی قورسە و ئەرچی بزافی کۆمەڵایەتی و هێزە چەپەکان و سندیکاکان و کاری بەیەکەوەی نێوان تەنانەت پارتەکانی هەر چوار پارچەی کوردستانە. بڵێ ئێوە ئاماژتان بە ئەرکی لە خوارەوە کرد، یعنی هێزی چەپ و ئەو نەقابە کرێکاریەکان و ئەوانەوە ئێستا لە ناو خۆی کوردستانە دەورە جێڕن. بەڵام ئایا ئەوەیە ئەتوانێت ئەو یەکدەستیە پێک بێنە یاکو هێزی سیاسی ئەتوانێت پێکی بێن؟ ئەگەر هێزی سیاسیەوە بخۆتان چیتان کردووە، ئەگەر نا ئەوە خەڵکەکە ئەو یەک ڕێزیە دیسان پێکێنێ، ئێمە پێتان وایە ئەمە چەندێک تاسیری ئەبێت لەسەر ئەوەی کە لە داهاتوە ئەمە ڕێکڕێزیەکی زیاتر ببینین؟ بێگومان کاردانەوەی سیاسی واتە بەتایبەتی مەوزوعی ناڕەزایەتی و خۆپیشاندان، میکانزمەکانی تری ناڕەزایەتی کۆمەڵایەتی و فشاری مەدەنی، ئەمانە فشاری نەرمن و ڕەنگە فشارەکە لە ئانوسادەوە تەمەشای بکەین فشارێکی کاریگەر نییە، بەڵام لە نەتیجەی بەردەوامی لە نەتیجەی بەرفراوانی کاریگەری خۆی دەبێت. فشاری سیاسی بەدابڕاو لە فشاری جەماوەری لە ڕاستیە ئەم سەنگ و قورسایی نییە و فشاری سیاسی دابڕاو نییە لە فشاری جەماوەری و فشاری جەماوەریش لە ڕاستیە بە هەمان شێوە
بە نەتیجە فشارێکی سیاسیە. بەڵام ئەو علاقەی لە نێوان هێزە سیاسیەکان ئەگە بەمانای شترمە بەکاربێنین نەوان هێزە سیاسیەکان هەیە لەگەڵ جەماوەرە ئەمە لە ڕاستی هیچێکن لە پرسە ئیشکالەتەکان. ئێمە لەوەها بارودۆخێکە لە ڕاستیە هەموو هێزە سیاسیەکان بە تێگەیشتنی من لە ئاستی ئەم قۆناغەیە نەبوونە بۆ ئەوی ڕۆبەڕووی کاردانەوەکان بن چ بەرامبەر هێرشی تورکی و چ بەرامبەر بە هێرشی دەوڵەتی تورکیا وەروەها دەوڵەتی ئێران، یان باشتر بڵێن چ بەرامبەر بە هێرشی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و حزبی عەدالە و داد و گەشەپێدانی ئیسلامی لە تورکیا و تەنانەت ئەوەی ئێستا حکوومەتی عێراقیش بەرامبەر بە هەرێمی کوردستانە دەکات. ئەمە وا دەکاتن لە ڕاستیە بارودۆخێک لەو ناوچەی ئێمە دروست بووە ئەگەر بمانێت کاردانەوەکان بە پێی پێداویستیەکان بێ و ئێمە بتوانین ئەم شەڕە لە ئاستی ئەم شەڕەدا بین کە ئێستا ڕوبەڕووی ناوچەکە دەبێتەوە بێگومان هەرێمی کوردستان بە تایبەتی قسەکەمان لەسەر هەرێمی کوردستانە پێویستی بە گۆڕانکاری گەورە هەیە لە ئاستی سیاسی ئابووری و مامەڵەکردنیی دروست بەم قەیرانە گشتگیریەی کە سەرتاپای ئەم کۆمەلگایی گرتوتەوە. قەیرانەکە لە دۆخێکە لە ڕاستیت چیتر پینە ناکرێ من بڵێم بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی هەیە و خۆی بە خاوەنی ئەم قەزەیە ئەزانێ و دەسەڵاتێکمان هەیە بەهێزە لە ئاستی دەرەچی لە ڕاستیە دەسەڵاتێکمان هەیە بەهێزە لە ئاستی ناوەخۆیی بۆ جۆرێک لە ڕێگریکردن لە ناڕەزایەتەکان، بەڵام بەداخەوە دەسەڵاتێکی زەعیفمانەیە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا و تەنانەت لەگەڵ ئەو هێرشانەی کە ئەوەی ئێستا بەغدا لەگەڵ هەرێمی کوردستانەکە. ئەم بارودۆخی ئێستا پێویستی بە پێداچوونەوەیەکی فرەلایەن هەیە و ئێمە بەرەو هەڵبژاردنەکان دەڕۆین. ئەوە لە چەند ڕۆژی داهات و دادگای ئیتیحادی جارێکی تر تێگەیشتنی خۆی لەبارەی شێوازی هەڵبژاردنەکان دەکاتن. من پێم وایە قۆناغێکی شاتۆتە پێش بەڕەئی من پارتە چەپەکان لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەگەڵ سەندیکاکان لەگەڵ هەموو ئەوانەی خۆیان بە خاوەنددارێتی لە پرسی چینایەتی و پرسە سیاسی و پرسی نیشتیمانی دەکەن لە ڕاستیە دەبێ بەرەو هاوپەیمانەتیی فراوان بڕۆن لە دەرەوەی ئیتلافی حکومڕان. من پێم وایە پڕۆژەی ئەم هێزانە دەبێ تەجاوزی ئەوە بکە ئێمە تەنیا خەریکی نەسیحەتکردنی پارتی و یەکێتی و ئیتلافی حکومڕان بنەوە دەبێت مەرحەلەت تێبپەڕێن و هێزە سیاسیەکان لە ڕاستیە ڕێگای خۆیان جیا بکەنەوە و بتوانن ئەوان وەڵامی ئەم دۆخە بدەنەوە. ئەم گاپەی کە هەیە کە ئەمە یەکێکە لە بابڵێن هۆکارەکانی لاوازی بزافی کۆمەڵایەتی و بەرپرسیارەتیەکی گەورەش ڕاستی دەکەوێتە سەر پارتە چەپەکان و پارتەکانی تر کە بۆ ئەوەی بتوانن لە ئاستی ئەم قۆناغە بن. بێگومان ئەمە کارکردنی بەردەوام نەفەس درێژی خوێندنەوە بۆ پێداویستیەکانی ئەم قۆناغە ولی ئێستاوە لە بیرمان نەچی هاوڕۆمەحی ئەمڕۆ لە سەر ئاستی نێودەوڵەتیە بزافی چەپ و کۆمەنیستی پێویستی بە هاوپەیمانیەتێکی تازەیە، پێویستی بە هێزێکی تازەیە. ئێمە لە بیرمان نەچی ئەمڕۆ تەنیا هەولێر و سلێمانی و دهۆک و قامشل و شوێنەکانی تر لە بەردەم هەڕەشەدانین. ئەمڕۆ بزافی کرێکاری، ئەمڕۆ پەراوێزخراوەکان ڕۆژ بە ڕۆژ سەرچاوەکانی بارگرژی لەسەر ئاستی دنیاە لە هەڵکشاندایە. دیقەت بدە ئەگەر تەنیا خوێندنەوەیەک بۆ بودجەی تازەی دەوڵەتی رووسیا و چین و ئەمریکا و زلهێزانی دنیا بکەی لەگەڵ تورکیا و ئێران و عێراقیش بە هەمان شێوە نسبەی ئەو بودجەی بۆ بواری عەسکەری و شەڕ و با بڵێن شەڕ دەڕواتن چەندین قاتە لە بەرامبەر ئەو بجانەی بۆ خەدەمات و بۆ خزمەتی خەڵک بابڵێن خەرج دەکرێتن. و ئێستا چاوگەکانی بارگرژی لە هەموو بابڵێن پنتەکانی دنیا ئێمە ئەبزانین بەرەو چێ دەڕوە. ئەم فۆرمە لە سیستەمی لیبراڵەتی نوێ لە ڕاستیدا فۆرمێکە بەدیوەکە لیبراڵ بەدیوەکە لۆکاڵە بەدیوەکە گلۆباڵە. ئێمە لەسەر هەردوو دۆخە بزافی چەپ و کۆمەنیستی و خەڵکی ئازادی خواست پێویستی بە کاری هاوبەش و بەردەوامی هەیە بۆی چۆن بتوانێت لە ئاستیم قۆناغایە بێ. ئێوە جوابی و پرسیارەی منتان نەدایەوە، ئێوە بۆ خۆتان وەکو حزبی شوعیچیتان کردووە لەو ئاسەدا لە ڕاستی لە ناوخۆی هەرێمی کوردستان وەچ لەو باسی وایە سکرتان بەڵام تکایە بە کورتی لە ڕاستیدا لە ئاستی ئەو باسە ئەگەر ئاگدار بن لە ماوەی ڕابردوو تا ئاستێک ئەمە فۆرمەڵەش بوو چەند چالاکێش کرا جۆرێک لە کاری هاوبەشی چەپی کوردستانی لە ئاسی ناوەخۆی تەنان لە ئاسی هەر چوار پارتی کوردستانیش
سەرڕێگا خراوە. من زۆر بە کورتی ئاماژەی پێ دەکەم و خاڵی دووەم چەند کۆبنەوەیەک لەگەڵ یانە سیاسیەکان کراوە لەگەڵ زۆر خەڵکی تر کراوە کە ئێمە چۆن بتوانین پرۆژەیەک سەرڕێگا بخەین لە ئاستی ئەم قۆناغە بین و ئەمە بەردەوامی هەیە و کۆبنەوە و دانیشتەکانیش بەردەوامی هەیە. خاڵ یەکەم. خاڵی دووەم کارداوانەوەکانی ئێمە لە ڕاستی ئەگەر تۆزێ بگەڕینەوە بۆ مێژوو تەنیا سەیری ئەم ڕووداوە نەکەین چ بەرامبەر ئێران چ بەرامبەر تورکیا کاردانەوەکان بەردەوامی هەبووە و چ بە شێوازی بەیاننامە و بە شێوازی خۆپشاندانی سەرجادە و ناڕەزایەتی و چ لە ڕێگای ئەو کەناڵی پەیوەندیانی هەمانە لەگەڵ حزابی شوعی عالەمی بەردەوام بینە. بەڵام پرسیارەکەوەیە ئایا ئەمە کافیە؟ بێگومان نەخێر. هەر بۆیە ئێمە باسیەوە دەکەین کە دەبێت ئێمە هەنگاوەکانمان بەردەوامی هەبێ و کارەکانی خۆشمان لە ڕاستیە بەڕەسەتەیەکی پیرۆز نەزانین پێمان وا بۆ کە هەموو کارەکانی ئێمە لە جێگای خۆیەتی و ناکرێ ڕەخنە بکرێ. بەڵێ ئەو جەماوەری وە ئێستا هاتوونەتە سەر شەقام وە ئێوەش بۆ خۆتان ئاماژەتان پێکرد کەمە جیاوازی هەیە لەگەڵ ئەو دەستەبەندی پێشوو کە بەشی سەوز و بەشی زەردی لە یەکجیا کردەوە. ئێستا بینین زۆر یەگرتووترە و تقریبەن هەمووشیان یەک شعارن. بەڵام یەکێک لە دروشمەکان کە دراوە و هەوڵێک کە دراوە ئەویش بایکۆتی کالای ئێرانی بووە. ئایا بایکۆتی کالای ئێرانی ئەکرێت؟ یعنی ئەکرێ ئەو شتە بچێتە پێشەوە؟ ئەگەر ئەکرێت چەنە تەئسیری لەسەر ئابووری هەرێمی کوردستانە بێ کە زۆر بەڕاستی وابەستەیە بە تورکیە و بە ئێران. ئەگەر خەول وابێ ئەو لایەنی ئێرانەی بایکۆت کرێ دەی ئایا تاسیردانانێتە سەر ئابووری کوردستان و خەڵک خۆیان چەنێ بۆ ئەو ئامادە کردووە کە دروشمی بایکۆتی کالای ئێرانیەدە؟ پرسیارێکی زۆر گرنگە لە ڕاستیە. ئێمە کاتێ من مەسەلەی بەهێزکردنی ڕوبەڕووبوونەوە ڕۆحیەتی ڕوبەڕووبوونەوەم گرێدا بە مەسەلەی گۆڕانکاری سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان و لە خستنە ڕووی پرۆژەیەکی بەدیل لە چوارچێوەی دیتنی ئەوە بوو کە ئەوەی جەنابەت وتت هەرێمی کوردستان نەک لە ڕووی سیاسیەوە لەژێر کاریگەری وڵاتانی دەوروبەردایە، لە ڕاستیە پێش ئەوە لە ڕووی ئابووریەوە بازاڕی سلێمانی لەلایەن ئێرانەوە بازاڕی هەولێریش لەلایەن تورکیا لە ڕووی ئابووریەوە کۆنتترۆل کراوە. واتە ئێمە لە کاتێکە قسە لەسەر تاواکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی و ڕوبەڕووبوونەوەی پرۆسی داگیرکاری لە مێژوو لە ئێستا ئەکەین، ئێمە لە ناوەخۆی هەرێمی کوردستانیشە ئابووریەکی نیشتیمانیمان نییە. کاتێ ئابووریەکی نیشتیمانی نەبێ بێگومان ئەمە ڕنگدانەوەی ئەم با بڵێن ئەم جۆرێک لە پەیوەستبوونە بە وڵاتانی دەوروبەر و غیابی سیاسەتێکی نیشتیمانیە. مەوزوعی بایکۆتی کاڵای ئێرانی و پێشتر بایکۆتی کاڵای تورکی بە هەمان شێوە یەکێک بوو لەو بابەتانە من پێم وایە کاریگەری خۆیە، بەڵام ئەمە دەبێت لە بەرامبەر ئەوەشە تۆ تا چەند توانیوێتت سیاسەتێکت هەبێ لەژێر اقتصادی ڕێعیە ئەوەی پێدەوتری ئابووری بەرخۆریە خۆت نەجات بدەیت و فرە سەرچاوەکانی داهات فرە بکەیت. و پێشتر ئێمە لە راپۆرتەکانە لە نووسینەکانە تەنانەت لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان یەکێ لە بابەتەکان ئەوە بووە کە ئێمە چۆن دەکرێت لە ڕووی ئابووریەوە پشت بە خۆمان ببەستین، بە مرۆڤی خۆمان، بە سەرچاوی خۆمان جارێکی تر بڕوا بەخۆبن بە خۆمان بجێڕینەوە لە ڕێگای ئەوەی کە ئێمە لە مرۆڤێکی ئێستهلاکی بەرخۆری لە ئاستی سیاسی، لە ئاستی ئابووری، لە ئاستی معریفیە تەنانەت و یەکێک لەو پرسە گرنگانی لە ڕاستی ئەمڕۆ ڕوبەڕووی مرۆڤی مۆدێرن و بە تایبەتی لەسەر ئەو نەتەوانی کە هێشتا چەسانەوەی نەتەوایەتیان لەسەرە و هێشتا لە قۆناغی ئینتیقالی و ڕاگوزەردان، ئەمە لە ڕاستیە قوڕەکە زۆر خستر دەبێتەوە و تەواو بۆتە مرۆڤێک لە ڕاستیە قاچی لەسەر زەوی نەبێ. ئەمە توانای بەرگری چ لە بزافی کرێکاریە، چ لە تێکۆشانی چینایەتیە، چ لە تێکۆشانە سیاسیەکە لاوازەکە. بەڵام بیرمان نەچێ خاڵێک دەبێت لە بەرچاوی بگرینەویش ئەوەیە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ چ جۆرە لە کاڵایەکی ئێرانیەکەی. ئایا ئەو کاڵای ئێرانی دێتە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو کاڵەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە لەلایەن دەستی کاری ڕۆژهەڵاتی کوردستانەوە با بڵێن دروستەکرێ و دێتە ئێرە؟ ئەم بابەتە لە ڕاستیە چۆن و ئەم کاڵایە پەیوەندی نییە بە هێزی بەجێ لە جۆرەکان علاقی نییە بە هێزی
تەباقی لە ئێرانەوە بە کرێکاران و زەحمە کێشان ئێمە چۆن بەمانەی ئەوە نییە ئێمە نەیکەین بەزمە بەسمەوەی دەبێت لەم بابەتە ورد بینەوە چۆن مامەڵە لەگەڵ بابەتێکی وا بکەین چۆن وەکو ئەوەی گوشارەکانی ئەمریکا کاتێک گوشاری ئابووری لەسەر ئێران دادەنا لە جێگای ئەوەم گوشارە لەسەر ڕژێمی ئێران بێ گوشارەکە لەسەر خەڵکی زەحمە کێش و کرێکارانی ئێران بوو ئێمەش لە ڕاستیە لەم بارەیەوە پێویستمان بە دیقەتی باشترە. بڵێ طبعاً بۆ ئەوەی کە بکرێ کوردستان لەباری ئابووریەوە سەربەخۆ بێ پرۆژەیەکی هەنووکەی نییە بێ کاری زۆری بۆ بکرێت و بەداخەوە لەو بابەتشە کاری کەمی بۆ کراوە بۆیە ئەبێ خەڵک دیان جەرگی خۆیان نابگرن و تۆزێ تااقەتیان بێ ئەگەریانەوێ کاڵا ئێرانیەکان بایکۆت بکەن. بەڵام پێتان وایە ئەو بزوتنەوەی وا ئێستا بەهۆی ئەو هێرشی کۆماری ئیسلامی لە کوردستان دەستی پێکردووە و ئێمە ڕۆژانە ئەیبینی لەسەر شەقام چەندێک تەئسیر دانێتە سەرەوە کە تورکیە ئەم جارە بە فارسی پێڵەن دەست بە عەسا بە ترسەوە هێرش بکاتە سەر کوردستان ئایا تەئسیری ئەبێ لەسەرەوەی وا هێرش تورکیە حکوومەتی تورکیە نەوێرێ ئەم جارە ئاوا بە وەک جاران هێرشی درۆن لەملا لەو لای کوردستان بکات تەئسیری ئەبێ ئەو بزوتنەوەی ئاسە لە ئارادایە ئەو خۆپیشاندانانە بە تێگەیشتنی من جارێ ئەم خۆپیشاندانانە ئەم تەنانەت ئەم کاریگەری دانەناوە لەسەر ئێرانیش تا کاریگەریی وها دابنێ لەسەر تورکیا ئێمە ینی بەبێت هینێک دیوی ئەو دیوی با بڵێن ئاسی ناڕەزایەتیەکان ببینین بەڵام پرسیارەکە ئەگەر بە جۆریشتر مەڵاوام بدەمەوە ئایا ناکری ئێمە ئەم ڕووداوەی لەسەر هەولێر دروست بوو وەوەی ئێستا بەردەوام تورکیا دەکا ئێمە بیر لەوە بکەینەوە لە چوارچێوەی گوتارێکی نیشتیمانی کوردستانی بەگرێدا و بە چارەسەرکردنی پرسی جیاوازیە پرسی ئەم کلێنەی کە لە ناوەخۆی کوردستانە بێگومان ئەم کلێنێش زۆر بابەتەیە کە بێنە سەری چۆن پڕەکرێتەوە لە چوارچێوەی پرۆژەیەکی وەها ئێمە شان بدەینە بەرتێکۆشانێک کە ڕوحیەتێکی بەرەنگاری درێژمەودا بەرهەم بهێنێ بۆ بەرگەگرتن لەم ڕوبەڕووبوونەوەانە چونکە لە ڕاستیداوەی ئێستا ئێمە ڕوبەڕوویە بینەوە لەگەڵ ئەوەی سەرچاوەکانی بارگرژی لە ناوچەکە لە هەڵکشانایە لەگەڵ جارشکە دابەشبوونەوەی جیهان و ینی جۆرێک لە فرە جەمسەری لەگەڵ بوونی ئەو قەیرانانەی کە هەم ڕژێمی ئێرە لە ناوەخۆی تێیدا ڕوبەڕووی دەبێتەوە هەم ڕژێمی تورکیا و هەم ئەم دۆخی ئێستا عێراق دەبینون ئاخر نەتیجەی مشارەکەی هاوڵاتیانمان بینی بێگومان هەموو ئەوانە ئەومان پێ دەڵێ کە ئەم وڵاتانە لە پەلاماردان و لە دەستدرێژیەکانیان بەردەوام دەبن و ئیشی ئێمەوەی لە ڕاستیە دەبێ ئەمە تێبپەڕێنین هەم بزافی کۆمەڵایەتی هەم پارتەکان ئێمە وەکو خەڵکی چەپ و دیموکراسی خواست دەبێت لە دەرەوەی مەسەلەی بە شەخسەنەکردن تەمەشای پرسی داگیرکاری بکەین بە هەمان شێوە دەبێت لە ئاستە فراوانەکەشیە لە ڕاستیە ئێمە بتوانین پرۆژەیەکی وها سەرڕێگا بخۆین و هێزە دەسەڵاتدارەکانش لە ڕاستیە ئەگەر بەخۆیان نەچونە بەخۆیاندا نەچنەوە ئەو دۆخ یارەمی کوردستان ئەبینی چ لە مەسلەی مافە ئابووری کۆمەڵایەتیەکانی خەڵک چ لە مەسلەی مافە سیاسی و مەدەنیەکان چ پەیوەند بە بەغدا چ پەیوەند بە تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئێمە لە ئەدەبیاتی خۆمان ناومان لێناوە گەڕانەوە بۆ مڕەبعی ئەوەل مەترسی گەڕانەوەی هەرێمی کوردستانەیە بۆ چوارگۆشەی یەکەم لە ڕاستیە ئەم مەترسیە پێش ئەوەی مەترسی بۆ سەرگەلی کوردستان لە چاڵدێرانەوە دەست پێ دەکاو تا ئێستا بەردەوام بووە بەس پرسەکە ڕوبەڕووی خۆمان دەبێتەوە لە ئاسی ناوەخۆی ئێمە چەند دەتوانین ڕوبەڕووی ئەم پرسە ببینەوە چەند فاکتەری ناوەخۆیی مبەرری داوەتە دەست یان هەرێمی کوردستانی زەعیف کردووە بۆی ئەوان بەم ئاستە بێنە پێش ئێستا کوچە و کۆڵانێک نەمابێ مخابەراتی تورکی و ئێرانی دەستی تیان نەخە هەوڕە مەحیە دیقەت بدا ئێستا ڕۆژنامە نووس هەیە چالاکوان هەیە لە ناو شاری هەولێر لە ناو شاری سلێمانی دەترسێ قسە لەسەر تورکیا بکە ئەترسێ قسە لەسەر ئێران بکە ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی چی مرۆڤی ئێمە ڕوبەڕووی چوبار و دۆخێک بۆتەوە ئەمە چی کردووە مرۆڤی ئێمە ئەوەندە لاواز بێ ئەوەندە دەسوقاچی بەستراو بێ لە خود ئەڤینیەکە بژی پێی وا بێ
ژیانێکی کامەران، ژیانێکی با بڵێن خۆشی بریتە لەسەر حیسابی کەرامەت و پێشێرکاری و بێدەنگبوون لە ئازادیە جەوهەریەکانی ئینسان بێ. ئەمە چ دۆخێکە ئینسان بیئەیەکە ئینسانی گەیاندێ ئەم دۆخە بە بێدەنگبوون لە مافە جەوهەریەکانی پێی وایە ئەمە ڕێگای گەیشتنە بە کامەرانی. هەموو ئەم پرسانە من پێم وایە ئەم ڕووداوانە و بەشێک لەم کاردانەوانە خاڵی ئیجابی تێدایە وەکۆی جەناوت باست کردمە دەکرێت ئیش لەسەر بەرفراوانکردنی ئەم خاڵانە بکەین و لە ڕاستیدا بەدیوەکەی تریشە ئێمە دەبێ نەترسین لە دەستنیشانکردنی خەلە لە ناوخۆیەکان و بە جورئەتیشەوە ئێمە پرۆژەی بەدیل پێشکەش بکەین. ئەمە لە ڕاستیە ئەرکێکی قورسە بەڵام مەحاڵ نییە و من پێم وایە بزافی ڕزگاری گەلی کوردستان حرەکاتی مێژووی حرەکەی چەب لەم ناوچەیە لە ساتە وەختی مێژوویە ڕوبەڕووی زۆر ئەرچی لەوە قڕستر بوونەتەوە. ئێمە هێرشەکانی سەرگەلی کوردستان نەتەنیا هێرشێکە لە ڕووی ئابووری و سیاسیەوە ئێمە کۆنتترۆڵیان کردووە ئاورمەحی لە ڕاستیە ئێمە لە ڕووی خەونبینین بە ئازادیشەوە لە ڕووی خەونبینین بەوەی کە ئێمە دەتوانین جیهانێکی باشتر دروست بکەین خەیاڵی ئێمەش داگیر کراوە. بەڵمە کارێکی ئاسانیە و بێگومان تێکۆشانی هەموو لایەکی پێویستە. بەڵێ بەڕێسی وە ئێوە باسی کاردانەوەی هێزە دەرەکیەکان و نێودەوڵەتیشمان لەسەر مەسەلەی هەرێمی کوردستان کرد. ئێستا ئێمە بینین ئەمریکا پاڵپشتی ئیسرائیلە لەو شەڕەی وایەستە لە غەزا لە ئارادایە. خودی ئەو شەڕە نازانم پیشبینی ئەوەیانە کردیان نەیانەکرد بەڵام ئەبووە ئەو کاتە بیان زانایە کۆماری ئیسلامی ئەتوانێت لە هێزی سربەخۆی وەکو حوسیەکان و حیزب الله و زۆر هێزی تریش ئیسفادە بکات. هەرچەند ئەمریکا زۆر هەوڵیەدا بڵێ کە ئێران دەستی نییە لە هیچێک لەوانە و هەوڵیەدا و پێی ئەو کوت کە باش نییە ئێوە دەستێوە بدەنوانە چونکی ئەوە بە قازانج نییە. بەڵام ئێمە بینیمان کە ئێستا دەریای سوور بووەتە شوێنێکی ڕەمبازێنی بینی حوسیەکان و لەوێ خەریکن کەشتیەکانی باربەری کە لێەوە ئەچێتە سەر دەریای ناوەڕاست دەنە بەرهێرش. مەسلەی ئەمریکاش لە خودی کوردستان و لە عێراقیش کەوتوتە بەر هێرش. پێتان وایە ئەوە چەندێک کاردانەوەیە بێ؟ ئایا ئەمریکا هەر هەوڵەدا ئەو هێزی پتر لە 2000 سەربازی لە عێراق بهێڵێتەوە کە زۆربیان لە کوردستان نیشتەجێن؟ ئێمە ینی ئەم گۆڕانکاریانە بێگومان هاوکاتە لەگەڵ مەسلەی هەڵبژارنەکانی ئەمریکا کە نزیک دەبینەوە لە هەڵبژارنەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی ئەبیندرێن ئەوەی تێبینیە کرێ ئیدارەی ئێستا نایەوێ سەرچاوی زیاتری بارگرژی بۆ خۆی دروست بکە بۆ ئەوەی بتوانێت لە هەڵبژارنی داهاتوو سەرکەوتوو بێ. بەڵام پرسی کشانەوەی ئەمریکا لە عێراق و لە کوردستان گرێدراوە بۆ بڕیارەی پێشووی پەرلەمانی عێراق و مەسلەی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ هاوپەیمانێتی نێودەوڵەتی کاتی خۆی لە چوارچێوەی شەڕی داعش کرا. بێگومان ئێستا گوتارێکێ لە ناوەخۆ داوای دەرکردنی بابێنێزەکانی ئەمریکا دەکا ئەمە لە جێگای خۆیەتی. بەڵام ئێمە بیرمان نەچێت تەنیا ئەمریکانی ئەمڕۆ دەست لە بارودۆخی عێراق وەردەدا. لە پاڵەوەشە ئەمڕۆ ئێران وەکو دەڵێ عێراق بۆ تا حەوشەی دواوەی دەوڵەتی ڕژێمی ئیسلامی ئێران بە هەمان شێوە دەستدرێژەکانی تورکیا و کاریگەریەکانی تورکیا بەڕوونی لەسەر عێراق و لەسەر وەزعی مووسڵ و لەسەر وەزعی کەرکوچیش ئەبیندرێ. بۆیە بەپێی ئەوانەی کە هەیە زۆرێک لە دیالۆگ هەیە کە ئەم هێزانە بکشێنەوە. بەڵام ئەمریکا بێگومان ئەگەر لە ڕووی سەربازی و ئەو 2000 شتێک هینەشی ماوە بگەڕێتەوە کاریگەریەکانی لەسەر عێراق کۆتایی پێ نایە و بە تایبەتی لە ڕێگای ئاسمانیەوە بەردەوام دەبێت و ئاسمانی عێراق و خاچی عێراقیش لەبرەوەی ئەم دەوڵەتە وەکو دەوڵەتێکە لە قەیران وەکو ئەوی پێدەوترێ لە قەیرانێکی هەیکەلی مێژوویدایە لە ڕاستیە دەوڵەتێکە لە بیستەکانەوە کە دروست دەبێت تا دەگاتە ئێستا نەبووتە دەوڵەتێکی نیشتیمانی و نەبووتە دەوڵەتی مواتەنە و هەویەیەکی نیشتیمانیشی دروست نەکردووە.
بەقەت ئەوەی پرۆژەیەکی دەرەکی دروستی کردووە پرۆژەیەکی و با بڵێن هێزێکی ناوەخۆی نەبووە بێگومان دەوڵەتێکی شلۆقە ئەم دەوڵەتی بوونی دەوڵەتی شلۆق و ئێستاش بۆ دەوڵەتی قوڵکە هەنگاو دەنێ کە هێزی لە هەر ناوچەیەک هێز نفوس با بڵێن هێزی میلیشایی نفوس پیاکە ئەم میلیشاش بە پاڵپشتی ئەم دەوڵەت و ئەم دەوڵەت ئەمە کاریگەری لەسەر دۆخی نائستقرارەتی سیاسی و ئەمنی و کلێنەکان بۆ دەزوەردانیش زیاتر دەبێ و زەحمەتی لە ڕاستیە زیاتریشە بۆ ئەو هێزانەی خاوەن دیدگایەکی نیشتیمانی چەپخوازی ئازادی خوازن کە بتوانن لەمبی ئاخراپە ڕۆڵ ببینن بەداخەوە لە ئاستا نێودەوڵەتیەکەژەوە ئێستا چ لە وەزعی ئەوەی جەنابەت باست کرد لە وەزعی ئیقلیمی و نێودەوڵەتیە ئێمە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە سەرچاوەکانی بارگرژی زیاترە بێ و دەوڵەتەکان بودجەی سەربازی زیاتر سەرفەکەن ئەمە بەداخەوە مؤشری زۆر خراپە بۆ ساڵی 2024 کە ئێمە تێدا دەژین بۆ ماف و ئازادیەکان. بڵێ باسی ئێرانیش بە هەر تۆزێک لەو بابەتەوە بکەین. زۆر جار ئەوترێ ئێران زۆر بەهێزە کە ئەواتوانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕا ساوا دەور ببینێ ئەوە حوسەکان چەکدار بکاوە ئەوانش بە قسەی ئێران ئاوا هێرش بکەنە سەرین ئەوە حیزب الله هەر ئەینەنشت حیزب اللهش بۆ خۆی جاجار هەر هێرشی کردووە و هێزێکە کە ئەگەر بێوێ لەسەر ئەو شەڕێ وایەسە لە ئارادای لە ئیسرائیل و لە بینی حەماسە ئەتوانێت دەوری بدەور ببینێت. لە عێراقی شەما بینین کە زۆربەی دەسەڵاتدارەکانی هەتا بێسەیشیەوە بەڕاستی زۆر تاتی تاسیری ئێران بوون. ئایا ئێران ئەوەندە بەهێزە یاکو ئەوە بۆ داپۆشینی قەیرانێکە کە ناوخۆ هەیەی هەروەها ئێمە بینیمان لە یەک ساڵی ڕابردووە ئەو شۆڕشی ژنجیان ئازادیە لە ئارادا بووە کامیان ئێران بە قووەتە یاکو ئێوێ کزیەکانی خۆی بەو شێوە داپۆشێت؟ یەکێ لەو استراتیژیاتانەی کە ئەو دەوڵەتانەی کە لە ناوەخۆ لە قەیرانی لە فرە قەیرانی ئەژین و لە قەیرانی متمانە لەگەڵ خەڵکە ئەژین ئەوەی لە سیاسەتی نێودەوڵەتی یان کاری لەسەر دەکرێت بریتە لە ناردنەدەرەوەی کێشەکانی خۆت بۆ دەرەوەی خۆت و ڕژێمی ئیسلامی ئێران لە ڕاستیە لەم چەند ساڵەی ڕابردوو زۆر بەباشی ئیش لەسەر ئەم پرسە کردو. تەمانەوە هاوکاتیش بوو لەگەڵ هەمان کارکردنی دەوڵەتی تورکیا بۆ شاردنەوەی کێشە ناوەخۆیەکانیان. بێگومان ئێستا ئێران ئەم قسەی من بمانەی ئەوە نیە ئێستا ئێران با بڵێن یاریکەریەکی تەنیان لۆکاڵیە نابە پێچەوانەوە ئێران ئێستا یاریکەرێکی ئیقلیمی و نێودەوڵەتیە. بەڵام پرسیارەکەوەیە ئێران ئەمڕۆ ئەم یاریی ئێستا دەکە ئەم دەست درێژیانە لە نەتیجەی بەهێزی ئێرانەوێتی عین لە دۆخی ئەوەیە کە شەڕ بکە یعنی زیاتر پەل بەهاوێژێ یان بە پێچەوانەوە لە مووقیفی دیفاعەوەیە. بێگومان وەزعی ناوەخۆی ئێران و شۆڕشی ژینە ئەمینی یەکێک بوو لەو بابەتانەی کە ئێرانی وا لێ کرد هێرشەکانی بۆ سەردەرەوە دەست درێژەکانی زیاتر بکات. ئەوە بوو لە ناوەخۆی هەرێمی کوردستانەوە بۆ سەر معارەزەی هێز ئۆپۆزیسیۆنەکان دەستی پێکرد و لەگەڵ مەوزوعی وەزع نێودەوڵەتیەکە بۆ ئاسی نێودەوڵەتیش و ئێساش وەزعی فەڵەستین و بەکارهێنانی حزب الله و ئەوانی تریش زیاتر دەستی پێکردووە. بەڵام ئەومان بیر نەچێت شۆڕشی ژینە ئەمینی لە ڕاستیە ڕاستە بە فۆرمێک ئێمە پێمان وا بوو هەندێک خەڵک پێوا بوو سەرکەوتی بەدەستنێنە. بەڵام ئێستا ئەگەر سەرێک لە شارەکانی شارە کوردیەکان بدەیت ئەگەر سەرێک لە تارانی پایتەخت بدەیت ئەگە بەڕوونی تۆ دەستکەوتەکانی شۆڕشی ژینە ئەمینی بە یعنی لە فەیسی خەڵک لە حیاتی ئیجتیماعی لە جلوبەرگە لە ڕوئیایان تەنانەت بۆ ژیانە تۆ زۆر بەڕوونی دەبینی و لە بەرامبەر ئەوە ترسی هێزە ئەمنیەکان و لەرزۆچی با بڵێن ڕژێمی ئیسلامی ئێران ئەمەش بەڕوونی دەبینی. بێگومان ئەم بە هێرشانەی کە دەیکە پەیوەندی بەوەیە ئەو هەز دەکا ڕوبەڕووی هێرشی زۆر بۆتەوە لە منتەڵەقی دیفاعەوەیە بەڵام بە ناوی دەستدرێژی زیاتر و هەیمەنە پیاکردنی زیاتر
لە ناوچەکە بەڵام لە ڕاستیت دۆخێک دێتە پێش ئەم دۆخانە ئەم ڕژێمانە سەردەمێک دێتە پێش کە توانای ئەم بەرەنگاریان نامێنێ و توانای تەنانەت پەرکردنی هێزی خۆشیان نامێنێ هیچ کەسێک تەسەوڕی نەئاکرد ئێرانی زۆر لەوە بەهێزتر دەبینی شۆڕشی ژینە ئەمینی بتوانێ ئەوەندە کاریگەر بێ بەڵام ئەوە ببینیشمان راوە هەر ئەو لە چەند ڕۆژی ڕابردووە یەکە لە وەرزشوانانی شاری سەقف بەهۆی تەسادفێکی ماشینەوە دامێکەوە گیانی لە دەستەوە تەقەنەوەش گوماناوی بووە ئەو تەسادفە وایە بە نوعێک ڕووداوەکە دەستی تێدا بووە بەڵام وا دەڵێن کە گوایە بەهۆی ڕووداوێکی سیارە و هاتوچووە بووە خەڵکێکی هێزگار زۆر لە ئارەمستان یا لە سەرقەبرانی ئایچی کۆبوونەوە کە ئەتوانم بڵێم بە جەمعیەت یا بە نفوس بە ئەندازێ و کاتە بوو کە چلەی ژینای جوانەمەرگ بوو مەبەستمەوەیە ئەو قسەی ئەو بسەلمێنم کە بەڕاستی وایە تەئسیراتەکەشی هەر ئێستش هەر هەیە بەڵام بە لە کۆتاییە بەڕێزیوە ئاخرین پرسیارم ئێمە پێتان وایە ئەم وەزیەتە هەر بەردەوامە بێت کە ئەو هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان کراوە ئەو ئاڵۆزیە بەردەوامە بێوە وەزعی هەرێمی کوردستان بەرەوکوێ چێگەرەکرێ بە کورتی کاتم دەوروبەری 5 دقیقەیە فەرموو بێگومان بەپێی خوێندنەوە بۆ مەسەلەی ئەم گۆڕانکاریە سیاسی و سەربازی و هەژمونی هێزی دابەشبوونەوەی هەژمونی هێز لە ئاستی جیهان و لە ئاستی ئیقلیمی و لە ئاستی نێوەخۆیی ئێمە تەمەشا بکەین هێرشەکان بۆ سەر لە ماوەی داهاتوو هێرشی وڵاتانی داگیرکەر بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوام دەبێ و بۆ سەر ماف و ئازادیەکانی ژەناوە خۆیان لە ڕاستیە بەردەوام دەبێ لەگەڵ ئەوەشە ئەمە بەمانەی ئەوە نییە کە هێرشی ئەوان بەردەوام بوو ئێمە وا تێبگەین ئەوان ئەمە بریتە لە دیالکتیکی هێزی ئەوان بە پێچەوانەوە ئەمە دیوێکی ترسنۆکی ئەوان لەرزۆکی ئەوان پیشانی کۆمەلگا دەدا و ئەم بارودۆخە ینی ئێمە لە ساتە وەختێکە لە ڕاستیە قسە لەسەر ئەم هێرشانە دەکەین تا دێ ئەوەی پێی دەوترێ تەکنەلۆژیای سەربازی لە گەشە سندنایە و گۆڕانکاری لە مەسلەی دابەشبوونەوەی خەریتەی سیاسی ناوچەکە لە جوولەی زیاتر و حراکی زیاتردایە سەردەمێکە ئێمە لە ڕاستیە پێویستمان بەوەیە کە دیوی ڕەهەندی بابلێن گۆڕانکاریە جیهانی و ئیقلیمیەکان بە باشی ببینین بۆ ئەوەی یعنی تا ئێمە واقعەکە بە باشی لە واقع حاڵی نەبین لە ڕاستیە ناتوانین بین لە گۆڕانکاری لەو واقعەیە بکەینەوە ئەم واقعە پێویستی بە حاڵی بوونی زیاترە پێویستی بە خۆماندووکردنی زیاترە هەر هەمومان لە ڕاستیە لە ئاستی فەردەوە بگرە بۆ ئاستی هێزە سیاسیەکان بۆ ئاستی ئەو مزافە کۆمەڵایەتیە و پرۆسی تێکۆشان و ڕوبەڕووبوونەوە بیرمان نەچێ پرۆسەیەک نییە خەیاڵێک بێ چرکە ساتێک بێ پرۆسەیەکی بەردەوام و بنیادنانە ئەگەر ئێمە لە ڕاستیە بەردەوام نەبین لە پرۆسەی بنیادنانی هێزی توانای خۆمان بۆ بیناکردن و بۆ بەدیێنانی جیهانێکی تر کە لایانی کەمی عەدالەت و ژیانێکی باشتری بۆ مرۆڤایەتی تێدا بێ بێگومان ئێمە بەجۆی لە زۆرەکان لە ڕۆڵی ئەوە دەبینین لە یاریەکان کە هەندێک خەڵک سەیری مشاهدەی یاری تۆپێ نەکەن ئێمە لە ڕاستیە تەبیعەتی ئینسان وایە ناتوانێت مشاهدەی تەنها سەیرکەری یاری سیاسی بێ بە نەتیجە سیاست لە ئاستی نێوخۆیی نێودەوڵەتی بتەوێن نەتەوێ کاریگەری لەسەر حیاتی و وردەکاری ژیانی ڕۆژانەمان دەکاتن لە ڕۆژنامە نووسێکەوە بگرە بە مامۆسایەکی جامیعی بۆ کرێکارێک فلەبەر ئەوە ئەمڕۆ ڕەنگە فۆرمی کاری سیاسی و بەرەنگاریش گۆڕانکاری بەسەردابێ بەڵام ئەم گۆڕانکاریانە بە دیوێکە ڕەنگە لە جەوێکی با بڵێن جیهانێکی ئێمە لە جەوێکی نەرمتر بێ ئێمە هەندێک جار هەستی پێ نەکەین ئەگەر سەردەمێک ئێمە داگیر کرابین لە داگیرکاریەکی ڕقی ڕاستەوخۆ فیزیکی بێ بەڵام ئەمڕۆ ئەم داگیرکاریە هەنگاو بە هەنگاو لە جیهانێکە کە
کە تۆ بەبێ ئەوەی خۆت هەستی پێ بکەی هەست دەکەی لە ژێر دۆخێکی تووشی ئیخترابێک و نامۆبوونێکی سەیری بوویتە. ئەم پرسانە من پێم وایە لەگەڵ خۆشی ئەگەمە سەیری تۆزێ بگەڕێنەوە سەیری مێژوو بکەین ئەم لە حەزاتانی ئێمە تیاژین لە حەزات یعنی چرکە ساتێک نین لە دەرەوەی مێژی مرۆڤایەتی ئەزمون نەکرابێ بە هەمان شێوە چرکە ساتێکی ژنین لە دەرەوەی فۆرمەکانی بەرەنگاری لە مێژووی ئازادیخوازی گەلان و لە مێژوی بزاوی کۆمەنیستی و چەپ و مێژووی بزاوی ڕزگاری خوازیش ئەزمون نەکرابێ. یعنی ئێمە خەریک نین ئەزمونێکی تازە باز بکەین بە پێچەوانەوە باسکراوە لەبەرەوە ئەگەر ئەم دۆخە چەند دیوی ڕەشی هەبێ بەقەدەوە من پێم وایە دیوی خاڵی پۆزەتیفیشی هەیە کە هێز بۆ ئێمە دەگەڕێنێتەوە کە ڕۆحیەتی بەرەنگاری دەگەڕێنێتەوە کە ئێمە ئەتوانین لە ڕاستیە جیهانێکی باشتر بنیاد بنین. زۆر زۆر سپاس بۆ بەشداریتان بەڕێز هیوامەر ئەندامی سەرکردایەتی حزبی شووعی کوردستان. سپاس بۆ ئێوە شاڕۆجان. زۆر زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەو شێوە هاتینە کۆتایی بەرنامە ئەمجارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.